ئێوارەتان باش بەڕێزان بەخێر بێن سەر چاوان وا میێوارەیەش لە ساڵۆنی فکری گفتوگۆ کرێت گفتوگۆی ئەم جارە ڕانان و ناساندنە بۆ دوو کتێب کە نووسەر ئەرکی کێشاوە خۆی ئامادەی ناساندنەکەیە و کتێبەکانیش ئەوەندەی کە لە لای مابوو لە هەولێرەوانێ لەگەڵ خۆی هێناوێتی بە دیاری کە هەر یەکەی بتوانن یەکێک لە کتێبەکان وەربگرن. کاک لاوک سەلاح زیاتر لە 27 ساڵە ئەزمموی هەیە لە بوارەکانی حکومڕانی و گەشەسەندنی مرۆیی و تواناسازی و پەیوەندی استراتیجیەکان و بەڕێوەبردننی ڕێکخراوە بیانیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی. هەڵگیری بڕوانامەی ماستەرە لە زانکۆی وێست منستەر لە لەندەن لە بواری ڕۆژنامەگەری ئینگلیزی و عەرەبی. هەڵگیری بڕوانامەی زانکۆی کابرجە بۆ زمانی ئینگلیزی لە بەریتانیا. پێشتر زانکۆی مستەنسریە بەشی ئەدەبی ئینگلیزی وەرگێڕانی تەواو کردووە. لەلایەن زانکۆی لاڤارچ لە پاریس و ناوەندی مێرک بۆ ڕاهێنان و ڕاوێژکاری لە دووبەی وەک ڕاهێنەری تواناسازی و نێودەوڵەتی مۆڵەتی وەرگرتووە. تا ئێستا 4 کتێبی بەناونیشانی بەراوردە سیاسیەکان و حکومڕانی و دەوڵەتداری و لامەرکەزیەت نەخشە ڕێگەیەکی نیشتیمانی و دامەزراوە و ڕیفۆرم بڵاو کردوێتەوە. هەروەها کتێبی دامەزراوە و گەندەڵی تەواو کردووە بۆ چاپ ئامادەیە. خۆشحاڵ بووین بە میوانداریتان. داواکەین کاک لاوک لە هەر بەپێی بەرنامەکە بۆ هەر یەکێک لە کتێبەکانی نیو سەعاتێکمان ڕێکەوتبووین لەسەرەوەی کە بە داتاشۆ بۆتان پێشکەش بکە و ناوەڕۆکی کتێبەکانتان پێ بناسێنێ. کاک لاوک زۆر زۆر سوپاس، هەرکە کێشا زۆر خۆشحاڵ بووین بەخێر هاتی لوتفتان کرد. فەرمووی. سپاس بۆ ئێوە و سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەک. ئازیزان بەخێر بێن، ئەرکتان کێشاوە بە نیو سەعات دوو کتێب یا هەر یەکی کتێبێک محاولە هەوڵێن چڕی بکەمەوە و زیاتریش سەرقەڵەمێک بێت بۆ وروژانی پرسیار. هەموو ئەو بابەتانی کە لێرە باسەکرێن ناو دوو کتێبە هی خۆتانن. ئەمانە ئەوەی ئێمە توانی بێتمان بە جۆرێک بینوسینەوە بە زمانێکی تر بە تەکنیکیشی تر بە دەرچوون لەو بازنانەی کە هەمیشە ئێمە ئەناڵێنین بەدەستەوە. کتێبی یەکەم سەبارەت بە لامەرکەزیەتە. جەنابتان ئەزانن کە قسێکی زۆری لەسەر کراوە بابەتە و جەهدێکی زۆریش کرا و تەرحی جیاوازیش هەبوو لەسەر لامەرکەزیەت. ئەوەی ڕاستی بێت هەنێجار ڕەوایەتی نووسین ئەو پرسیارە هەیە لەکوێ هەیە، شەرعیەتی نووسین لەکوێ هەیە. بەڕای من شەرعیەتی نووسین یەکێک لە بوارەکانیەوەیە کە تۆ ژیابی تایە، ئەزمونت هەبێت بۆی بتوانی بەرهەمی بێنیتەوە، بۆی بتوانیت خۆت لە کۆپی پێیست و ئەوشتانن ڕزگار قوتار بکەیت. من لە دوو پرۆژەی سەرەکی لامەرکەزیەتە بووم لە وڵاتەیە، گەیشت بە بڕیارێک بابینوسمەوە ڕەنگە کەڵکیشی هەبێت کەم تا زۆر. یەکەمیان ساڵی 2007 بوو لە هەولێر بووم، دووهەمیشیان 2018 بوو لە بەغا بووم. لە هەردووچیانە بمبورن ئەگەر باسی هەرجێک شێوانە بکەم بەس بۆی زیاتر بزانین مەسەلەکە بەرجەستە بێت. برادێک مەوید بڵێ بەندە، برادێکی تر مەوید دەوید بڵێ من. لەبینی هەردووچیانە هەندێک جار نازانی کامیان هەڵبژێری، بەڵام بە تەواضوعێکی زۆر زۆرەوە باسی ئەو شتانە ئەکەم بۆی حەقی خۆی بەمێ. لە هەردووچیانە من بەرپرسی کۆمنیکیشن بووم و بە پۆستێکی باڵا بووم، یعنی بە ئەجنەوەکو ئەجنەبی هاتبووم. لەبەرەوە هەستەکەم کەم تا زۆر ئاگام لە تەجروبەکەم. بەڵام لە هەمان کاتە بیرمان لەو کردەوە بێت تۆ فکرەیەکت هەبێت خۆماڵی بکەیت، با بزانین ئەمە لەکوێیە. وڵاتانی پێشووی ئەوانەی کە لە یەکێتی سۆڤێت نەجاتیان بوون تا ئێستاشی لەگەڵا بێت، دوای 30 ساڵ 40 ساڵ ئەم مەسەلەیە لەلایەن گرنگە و بەردەوامە. گرنگی لامەرکەزیەت لەوایە پرسێکی کراوەیە و بەشێکیشە لە پرۆسەی دیموکراسی و بەشێکیشە ئامرازێکە لە ئامرازەکانی فدرالیەت. لەبەرەوە لە کۆمەلگایەکە لە پاش جەنگ نەک یەک جەنگ تەمەنێک لە جەنگ ئەمانە ئەمێنێتەوەی کە بروژێت ئێمە ئەتوانین تا چەند ئیسفادەی لێ بکەین، تا چەند ئەتوانین کۆمەلگا
لەسەر ئەساسی ئەوانە ڕێک بخەینەوە. هەوڵەکە بۆ بەرهەمهێنانەوەی دیدێکی خۆماڵیە، زۆر سەرەتایە، ئیشی زۆرتر ئەوێت، هەموو بەشەکانی بەحسێکی کاملی ئەوێت. ئەم کتێبە بۆ چییە؟ پەڕینەوە لە مێژووی بەرگری ومانەوە بۆ پرۆسەی بەدامەزراوی بوون. ئەگەر سەرنجێکی زۆر خێرا پرۆسەکەدا دەستی پێ نەکردووە، پرۆسەی دامەزراوە بوون دەستی پێ نەکردو جارێ. ئەوەی کە لێرە ئەبینن تکایە پێشوەخت ئەو سوورەی کە لە مێشی خۆتانایە یەک تۆز پشووی لێبەن، وازی لێبێنن، با لەگەڵ ئێرەیە مامەڵە بکەین. زۆر جار بۆچی وا دەڵێم؟ زۆر جاران ئەوەی کە ئەبێت نابێت، ئەوە ئێرە نییە. جۆرێک لە تەفکیرێکی بیرکردنەوەیکی باو هەیە کە وا دەیەکە ئەو حاڵەتە نائومێدیە سەرتاپایی کە هەیە وا دەیەکە ناتوانانی بیر بکەیتەوە و ناتوانین ئەزمونونەکەی خۆت بە ئەزمموی دەرەوە بپێویت بزانین لەکوایت. ئامانجێکی استراتیژی لەو شێوەیە ئەزانم لە مێشی هەمومانە دوورە، بەڵام خۆ بێ لە شوێنێکەوە دەست پێ بکەین. ئەوەشی کە هەیە ئەبێ لە شوێنێکەوە بتوانین کۆی بکەینەوە، توانایەکی کۆکردنەوەمان هەبێت، تۆمارکردنمان هەبێت، بەڵگەکردنمان هەبێت. ئەگەر ئێمە لەم قۆناغەیە بەس بتوانین بینوسینەوە بە ئەوانەی دوای ئێمەیان بتوانین ئیشی لەسەر بکەن. ناوەڕۆکەکەی ببورن ئەگەر ئاوا تۆزێک فۆنتەکان پشووکە، بەڵام بەس بۆی جار بێتەوە سەرنجێک لەسەر ناوەڕۆکەکان ئەگەر تەماشای بکەن سەیرەکەی بە ئۆردەرێک دێتە خوارەوە. یعنی تۆ پێویستە بزانین خاڵی دەستپێکردنی کوێیە. دوو، لێکدانەوەکان بزانی کوێیە. سێ، تەسیری بەهاری عەرەبی چی بۆ لەسەر لامەرکەزێت پێشی بگاتە ئێمە. چوار، ژینگەی لامەرکەزێت لە عێراقا چۆن بووە. دوای ئەوە گەڕان بە دوای شوناسێک کە ئێمە تا ئێستاش ئەناڕێنین بەدەستیەوە، ناتوانین هیچ بکەین ئەگەر تۆ ئەو شوناست ئەسڵەن نەبێت. و زۆر جاژواتی یەگەینە شوناسە بەس لە کایی سیاسیەوەیە. من پێم وایە ئەوە کایەکانی ترە. خەڵک ئامادە ئەکات بۆی بچێتە مەیدان و گۆڕەپانی سیاستەوە خۆی بە شێوەیەک لە شێوەکان بەرجەستە بکات. دوایەوە کۆڵەکە سەرەکیەکانی لامەرکەزیەت چین؟ فۆرمە سەرەکیەکانی لامەرکەزیەت چین؟ جایەکینەوە. کۆڵەکە چییە؟ فۆرمەکانی چییە؟ دواتر لامەرکەزیەت و هەموارکردنەوەی دەستوور کە یەکێکە لە هەرە گرفتەکانی ئەم وڵاتە. لامەرکەزیەت و تواناسازی ژێرخانەکەت چییە؟ ڕۆلی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی، بەشەکان ئیداری، دارایی، سیاسی، ئەیمەترسی و هەڕەشەکانی. ئێمە لێرە نین بەس ئەوەنەی بڵێن وڵا لامەرکەزیەت باشە ئیسفادەی لێ یەکەینە، بەس کۆمەڵێک پەرچەکردداری هەیە، کۆمەڵێک هەڕەشە هەیە بێ ئەگامان لی بێت. لامەرکەزیەت و حکوومەتی خۆجێیی جیاوازیان چییە؟ ئیشەکان چییە؟ مۆدێلێکیش بۆ جێبەجێکردن. حاڵەتی تیۆریەکەمان داناوە لە حاڵەت لە ئەخیرەکەی مۆدێلێک هەیە، ئەڵێن ئەو مۆدێلەکەم تا زۆر ئاوا لەوێ ئیشی کردووە. ئایا ئێمە ئەتوانین حاڵەتێکی تەطبیقی لێرە ئەتوانین وای لێ بکەین؟ بێجگە لەوەش فکری پرۆژێکی تر هەیە، حەزەکەم هەر لەگەڵتانە شێری بکەم بۆی زیاتر ئەوە ڕوونتر بێت، ئەوەی کە عیلاقی بۆ هەیە. لەکوێوە دەست پێ بکەین؟ ئەگەر تۆ لە کایی شیعر و ئەدەبا ئیش بکەیت کە باڵاترە لەوەی کە ئێمە قسەی لەسەرەکەین، ئەمانە هیچ گرفتێکت نییە. بەڵام کەیتە کای حکومڕانیەوە تۆ بەڕووی کۆمەلگایە تەقیتەوە، هەموو ئاستەکانی، هەموو مستەوایەکان. زۆر لە ڕووی تیۆریەوە لەوانێ زۆر ئاسان بزانین لەکوێوە دەست پێکەی، بەس ناحەی عەمەلی زۆر قورسە. تۆ بتوانی ئەو ڕەوتە مێژوویە بدۆزیتەوە و کۆدەنجێکی لەسەر دروست بکەیت، کۆدەنجێکی سیاسی بۆی بتوانی ئیش لەسەرەوە بکەیت. کاتێمە پێویستمان بۆیە دیدێکی هاوبەشمان هەبێت و کۆدەنجێکی سیاسی هەبێت. ئەوەش پرۆسێکی بەردەوامە، ئەوە نییە ئەو دەقەیە بێت سێ چوار حیزب کۆ ببنەوە و بەیاننامەیەک دەبکاتەوە ئەمانە. نەخێر، پرۆسەکە پرۆسەیەکە بەشێکە لە گەشە سەرجنی سیاسی، نەک ڕێکەوتنی حیزبی. سەباسیەکەین بە شکلەکانی. لەکوێوە دەست پێ بکەین؟ باش ئێمە توانەسازی یاسایی و ئیداری و حکومڕانی بای ئەوە نەتوانامان هەیە ئێمە تێبگەینە لەوەی چی بکەین؟ بای ئەوە ئەتوانین پرسیارێکی زۆر سەختە لە خۆمانیەکەی. ئێمە لە ئاستی ئەوەی کە هەمیشە تەوژمە فکریە سیاسیە ئیداریەکان ومانە بۆمان هاتووە پێی تێبگەین،
جنابتە لە من شارەزاترە لە 60ەکانە چڕیە لە 70ەکانە لە 80ەکانە ئێمە چۆن دەوش بە سیاسەکانمان تەفسیرەکە ئەو کاتە گەمارۆ دراوین یەک بجەلەمان هەبوو یەک شتمان هەبوو لەوانەیە بە یەک زمان بێت ئێستا فراوانترە ئایا ئەو یارمەتیمان نایە ئێمە بتوانین شتێکی تر کۆ بکەینەوە بیخەمڵێنین دەمەزەرکردنەوەی گەنجینە ئیداری و سیاسەکانی ئەنجومەنەکانی پارێزگاکان لێشێک لەو حاڵاتانی کە ئەتوانین دەستی لێوی دەست پێ بکەین کاکاوە ئاگادارە ئەوەیە ئێستا لە ناو پارێزگاکانی هەرسێ سلێمانی دهۆک هەولێر ئەدەبیاتێکی سیاسی زۆر هەیە هیوادارم کاڵ نەبوو بێتەوە ئەتوانین بچینەوە سەری هەرچەنە تایبەتمەندێتی و خەسڵەتی خۆیە بێ ئاگادار بین بەڵام با هەروانە بێت ئێمە هەمیشە کە دەست پێەکەی خاڵەتی سفر بێت حاڵەتێکی بیناکەرمان هەبێت ئەو بینایش تو ڕاستە پێویستە بە عەقڵێکی ڕەخنەگر هەیە ببینید بەڵام با ئەو ئیقسائیتیان هەبێت دامەزاندنی پرۆسەی گەشتەسەردنی سیاسی دوورمەودا ئەومان بۆ گرنگە ڕێخستن و سپۆنسەرکردین ئەویان ئەمەی ئەخیر حەزەکەم لەوانی ترا باسی بکەین بەڵام ئەوە یەکێکە لەوەی کە ئێمە بتوانین لە کتێبێکی ئاوە چۆن بینە ژیانی عەمەلی و ڕۆژانە کتێبەکان نەچێتە سەر و ئیشی لەسەر نەکەین چونکە ئەسڵەن ئەو کتێبە هەر هەمووی پێکەوە یەک پرۆژەیە و پرۆژێکی عەمەلیە دیدێکی کەسێکە لە تەطبیقا بووە وەکو پێڵم پراکتیشنەر لەبەرەوە زۆر بە کورتی پوختیش نووسراوە لەوانێ هەر بابەتێکی هەزار وشە بێت واش نووسراوە کە هەم بە عەمەلی سۆشیال میدیا بێت هەم بۆی بۆ کتێبێکیش بێت بە شکلێکی تر یەکێک لەو شتانەی کە هەیە ماڵ باوە ڕێخستن و سپۆنسەرێکی کۆنفرانسێکی نێودەوڵەتیە منەوە لە چەند ئاستێکە ئیشم لەسەرەوە کردو ئێمە پێویستمان بەوەیە کە دایلۆجێکی ڕاوێژکاری هەبێت دەبینی هەموو کەسێکە کەسێک و چێت و ڕێکخراوەکانت هەیە سەندیکاکانت هەیە حکوومەتت هەیە دوو زۆنیەکەت هەیە پێویستت بەوەیە تۆ ئەمە پرۆسێسێک دروست بکەیت کە بوو گەێنێتە نەتیجە نێ لە تۆ لە ناو بازی خۆتان نەقم بیت لێکدانەوەی چۆتی لامەرکەزیەت چۆن خۆمان پارێزین لە لێکدانەوەی هەڵا یەکێک لە خاڵەکان زۆر بە ئاسانی بەدەستێنانی سەرچاوەی سەرەکی و چاودێریکردنی دۆخی سیاسیە ێ باشەوە چۆن نەکەی چۆن ئەو ڕەوتە ئەخوێنیتەوە ئەگەر تۆ نەتوانی موتوربە نەبوو بیت بەو گۆڕانکاری سیاسانی کە هەیە ئاگاداری نەبوو بیت ناتوانانی ئەو سیاقە هەڵبژێری کە ئیشی تیا بکەیت هەیە ئەڵێ با ئەمە بکەین اختیاری ئەلفی هەیە دوای باسیەکەم دوو هەمەڵێ نە با ئەم تەرحە بکەین سێ هەمەڵێ نە با ئەم تەرحە بکەین ئێمە چۆن بتوانین سیاقێک هەڵبژێرین کۆدەنجی لەسەر بێت و چۆن بتوانین بە گیانێکی بە پرسیارانەوە مامەڵە لەگەڵ پرسەکە بکەین تۆ پێویستت بەوەیە کۆمەڵێک التزاماتی یاسایی هەیە سیاسی هەیە کۆمەڵایەتی هەیە و بیدۆزیتەوە ئێ باشە گە تۆ ئاشنای مێژووی خۆت نەبی کە تۆم گەشتوتەتە ئێرە ناتوانانی شتێک بەرهەم بهێنیت ئەمانە ناکرێت کۆمەڵگە شریقەی لێبیت بۆ ئەوی گەشە بکات ئەبێ بزانی لە چ ڕاوتێکی گەشەکردنایە ئەبێ ئاگاداری بێم هەڕەشەکانمان چین ئەبێ بزانین بە تەواوەتی بەشێکە لە حاڵەتی سۆسیۆلۆژیای کۆمەلگا ناسینەوەی خۆمانە دواتر باشە چۆن میکرد پرۆژەیەکی نیشتیمانی بەس بۆ سلێمانی نەبێت بەس بۆ هەولێر نەبێت سەر بە ئایدۆلۆژیایەک نەبێت تەمسیلی بەژەوردێکی سیاسی کەسێک نەکات بەڵام پرۆژەیەکی نیشتیمانی بێت برادری پێم وتی مەڵێ پرۆژەی نیشتیمانی نەوەکو دەلالاتی سیاسیە بێت نا پرۆژەی نیشتیمانی ئەوەیە تۆ جوگرافیایەکەت هەیە بەشێکە بێت لە پرۆژەیەکی مەدەنی نقم بوو لە فۆرمەکانی نامەرکەزیە وا ناکەین تۆ پرۆژەیەکت هەبووە لە ئەمریکا ئیشەکات لە ئەفریقا ئیشەکات لە وڵاتانی دوای سۆڤێت ئیشەکابی کۆپی پێیستی بکەیت هیچ بە هیچ ناکەین بۆ شکڵە لەبەرەوە بەبێ ئاگامان لێبێن نقم نەبین باش لە هەمووشی گرنگتر ئێمە مشکلەکانمان هەیە پێویستمان بۆیە کە تێگەشتنی پارتی سیاسی وەکو جومگەیەک کە کار ئەکات لە ناو مەیدانی سیاسی فراوان بکەین و بەشێک بێ لە پرۆسەیەکی خۆشمەندی وشیاری سیاسی ئەوە وونە بەداخەوە باش لەکوێوە هات سەرچاوەکەی یەکێک لەوانە لە مەرکەزێت و بەهاری عەرەبی بوو جەنابتان زۆربەی زۆر لەوانەیە کە لێرەن تەقییمتان بۆ ئەوە زۆر لە من باشترە بێتانیت پێشتر پێشەوەی سیستما عەرەبیەکان مەسر ئەوانە بکەون کۆمەڵێک مفەکر هەبوون
هیچیان لەسەر مرکزیە دەکەن لەگەڵ بەشێک لەو دراساتانەی مرکز لە دراساتانەی کە هەبوو لەوێ 22 دەوڵەت بەلایانی کەمەوە 22 مەراکزی نەشر و تەحلیل و فکری تایە لە دەوڵەتانەی کە 50 ساڵ زیاتر دەوڵەتی نەتەوەن نەیانتوانی بیکەن بۆ یعنی ئەمە پرسیارێکی گەورەیە وەکو وایە تۆ بڕوبڕووی کانسەر شەپەنجە ئەبیتەوە بۆ نەیانتوانی ئەوە بۆ زۆربیان بۆ ئەوان جاسووسن ئەوانە لە غەربەوە پاریان پێدرێت ئەوانە جاسووسن لە کوشران خائین بوون هەوڵێکی زۆریان نا حتا پێشەوە گرفتی ئەو کاتە چی بوو سیستمە عەرەبیەکان گەندەڵ بوون ویست ئەو گەندەڵێ نەجاتیان بێنە ئەو گەندەڵێ دوو تەوریسی سیاسی هەبوو کوڕەکانیان نەهێنان باشە دەوڵەتێک بە 50 ساڵ بە هەوڵ ئیمکانێتەوە نەیانتوانی بوونیە ناوچیەکان ئەوانەی خۆیان چاپکەن پێش ئەوەی بێت تۆ لە ئالیاتەکان تێبگەیت من لە هەردوو کتێبەکەدا تەرکیزم لەسەر ئەوەیە ئایا ئێمە ئەتوانین زیهنیەتی خۆمان بۆڕی شتەکان بنەوەیچکە ببینین ئایا ئەتوانین دیدێکی ترمان هەبێت شێوازێکی تر لە بیرکردنەوەمان هەبێت لە هەردووکیە کە دوای تێبینی بکەن و بیخوێنەوە تێکەڵەیەک دروست دەکەم لە بینی سیاست و کەلتورە چەند ئەو کەلتورەی ئەمانە ممارەسەی سیاست و پێەکات چەند بەرجەستەی سلووکێکی سیاسی دیاریکراوە پێەکات ئەوە لەژێر پەردەی هەردوو کتێبەکە و نووسینەکانەوە ئەوە دیارە بەڕاستی بە کەسێکمەوانی کە بە حکمی ئیش و ئەمانە ڕۆلی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەموو خۆم هەموەکو بەهاکەی لەو پرۆسەیە ئەبینم ئەبێ بەشێک بن لە گەشتە سەنجین سیاسی بێگومان ئەوانش گرفتی خۆیانیان هەیە مەشاکلی خۆیانیان هەیە شتی خۆیانیان هەیە بەڵام لە هەمان کاتە ئەوان بێبەرین ئەوانەی چێکن لە کۆڵەکەکان باش خۆپاراستن لە فۆبیای لامەرکەزیەت ئەوە بۆ ترساین ترسێک هەیە موبەریری نییە هیچ پێویست بەوە ناکات تۆ بڵێ وڵا کەرتە بین وڵا ئاوا ئەبین مشکلەکە ئەوەیە دیارە بۆیە تۆ ئەترسیت لەبەرەوەی باشتی دەگەیشتووی ئیتر ئەگە تۆ پارتی سیاسی بیت یا تۆ ئەگە گروپێک بیت ئەمانە باشی دراسە کرد بێری ناترسیت بەڵام گرفتەکەوەیە چۆن پێشوازی لێکەیت ئایا ئەمەش وا پێشوازی لێ بکەین و پۆوانی ڕابردوو ئەو دروشمەکان نەبوونە پلان نەبوونە پرۆژە لەبەرەوەی ئیرادەی سیاسی نەبوون خۆتان نەزان چاوەڕوانیەکانی گەنج و نوخبە کەڵێن یەکێک لەو شتانەی کە هەبوون ئەو پرۆژەیە وەکو پرۆژەی نوخبە لە وڵاتە عەرەبیەکان نەمایەوە وەکو پرۆژەی فکری نوخبەی عەرەبی مایەوە نەڕژایە خوارەوە هەمان شت لە عێراق ڕوویایەوە تشرینیەکان و فکری تشرینیەکان نەهاتە خوارەوە گرنگە تۆ ئەو پرۆژەیە ئەو چەمکانی کە هەیە بێت دوجار ئەسڵەن فکری لامەرکەزیەتەکە و پرۆژەی وەرتێت لە خوارەوە بۆ سەرەوەیە ئەمە شتێکە یعنی کەس لە گیرفانی خۆی نایەنێ پرۆسەسەکە وایە تۆ پێشتر یەک ئەو بوونیەی بۆ دروست دەکەی ئێنە تشرینیەکان نە ئەوانە زیاتر پەرچەکردار بوو هاوارێک بوو هاوارێکی حەقا بەڵام نەهاتۆ بە تەواوەتی بێتە خوارەوە لەبەرەوە بوو زۆر کەڵێنێکە بوو لە بینی پەیامەکانی نوخبە و لە بینی چاوەڕوانەکانی گەنجەکان ژگی لە مەرکەزیە لە عێراق من لە بەسڕە بووم لە سماوە بووم لە ناسریە بووم زۆری ئەوانەی ئەکتەرە سیاسی لۆکەڵەکانم بینی بوو قسەم لەگەڵەکردن ئیشم لەگەڵەکردن ئەمانە یەک شت زۆر وازەح بوو هەمومان پرۆژەی کە ئێماڵی پرۆژەی لامەرکەزیەت ئامرازی لامەرکەزیەت ئەبێ بەشێک بێت لە میکانیزمی گەشەسەندنی سیاسی بەس ئێمە هاتووین لە دوای جەنگ ئەمانەیە تەڵبیقی کەین و پیادەی بکەین چی هێنایی ئێمە خۆمان دروستمان کرد فکری ئێمە نییە شتێکی زۆر پۆڵبێمەدا ئەنیشێت لەگەڵ ڕاوێژکارەکانیە دوو نمونەیان لە بەردەمایە ئەڵێ لە ئەفغانستان ئەڵە چی بکەین لە ئەفغانستان اعتمادیان کرد لەسەر ئەوەی کە وەزارەتەکان چاکەن پەیکەری وەزارەتەکان بگۆڕن فەشەلی هێنا هەموو دوجار ئۆفیسێکی مەرکەزیان دروست کرد کۆنتڕۆلی وەزارەتەکان یەکەن نە ئەو خەڵکێکیانەی کە لەوێ بوون تەمسیلی بە تەواوەتی خەڵکەکەی ئەکرد بۆ ئەوە مشکلەکە بوو بۆی ئەڵێم تۆ ناتوانانی عملیاتێکی قەیسەری سیزریەم بکەیت بۆ ئەوەی کۆمەلگا لە حاڵەتێکەوە لە پڕ بجۆزیتەوە بۆ ئەوێ لای ئێمە چی بوو هیچ لەسەر حکوومەتی خۆجێی کرا بەڵام پێمان خۆش بوو شاگەسکە بووین کە ئەوانەیەن و پارەیەکی زۆریشی بۆ تەرخان کرا بەڵام بۆ مەبەستی ئەوەی کە ئێمە ئەمانەوێ پرۆژەی نیشتیمانی بێ
نەخێر بۆ ئەوە بوو بێ بە تەنمیە نەخێر پرۆسەیەکی عسکەری هەیە سەربازی هەیە ئەوێت پاساوی بۆ بێنێتەوە لە بەداخەوە بەشێک بوو لە پرۆسەی سەربازی هەر قەیناکە تۆ ئەتوێت لەناو ئەو ممکنە ئیش بکەیت بەڵام ئەبێ ئەو ژینگەیە خەسڵەتەکەی بزانین بۆی بزانین بەرەو کوێت ئەبات باش لەو کاتەیە چی بوو لاوازی دەوڵەتەوە لەگەڵی شیاوێ ئێساشی لەگەڵا بێت بۆ شایەتی سیاسی هەیە دەوڵەت بە قووەت نییە لا مەرکەزیە ئەو پرۆژەی فێدراسم ئیشی دەوڵەتە تا دەوڵەت بە قووەت نەبێت تۆ ناتوانیت بە گروپێکی سیاسیت لەگەڵ هەموو ڕێزما تعبیر لە خواست و ئارەزوی چی لێ دەکات بێت ئەو پرۆژێ و بۆ بکات بۆ ئەوەی تۆ بتوانیت پرۆژەی ژینگەیەکی تەندروست دروست بکەیت پێویستە بە سێ شتی تەواوت هەیە بۆ ئەوەی پرۆژەی لامەرکەزیەتەکە هەبێت یەک ئاسایشێکی سەقەمگیرت هەبێت بۆی بتوانیت بیر بکەیتەوە وەکو وایە کە ئەجیبەکانەڵەن تۆ پێویستی بە تەئەمولە تۆ نەتوانی بۆ حکومڕانیش بە هەمان شێوەیە و ئەمە وەکو ئەوڵ باسمان کرد قسێکی زۆری شەکرا لەسەر گود گەڤەنەنس حکومڕانی باش و حکومی ڕەشید و ئەمانە بەس ئەوانە ورد ناکرێتەوە یعنی ئەم هەوڵە یەکێکە لەو هەڵانە ئەگەر پێم بشێت ئەڵێم دەڕەفیز و پلایزێک ئێم بە خوێنەر ئەمە ڕەنگە بخوات ئاوە لەو دووشمە سیاسیانە بابینە دەرەوە لەوەی کە هەر ئێڵینەوە نازانی ماناکانی چییە چۆن بەرجەستەی بکەین خزمەت گوزاریت ئەوێ بۆ هاوڵاتیان و بەشداری سیاسیشت ئەوێت ئەوە سێ کۆڵەکەی سەرەکیە بۆی تۆ بتوانیت ژگەیەکی تەواو بۆ لامەرکەزیە دروست بکەیت و ئیش بکاتەیە باشە ساڵی 2010 بوو ئەو پرۆژەی کە هەبوو یەکێک لەوانە تەکامل و خزمەت بوو لە بەغا تەکاملیان پێوت دێرە خزمەتیان پێوت چی ئاگاداری بوو کەس چکە ئەوسە لە پرۆژەکە هەم ئاگادار بەس کە نەهاتە لای تۆ کەواتە پرۆژە کاریگەر نییە کەواتە ئەو پرۆژەیە کاریگەر نییە دوو شیعاری لۆگۆشتیان بڵاو کردۆ لە لای محافەزە بەگەڵ دیرێ کاکسەکە بەس کاریگەری نەبوون شتێک کە نێتە ناو ژیانی ڕۆژانەتەوە هیچ جادەکەت بە خراپی ئەڕوا بودجەی دەرەچی شتێکی زۆر ئاساییە تۆ خۆت بودجە نەخەیتە شتێکەوە یعنی ڕۆحی خۆتی تیان نییە لە حکوومەتە لە ئیشی وایە بودجەی خۆتە پارەی خۆتە سەرفیەکەی پارەکە و سەرف کرد ئەتێ بزانی چی کراوە چی نەکراوە پارەی دەرەوە بێت بە خاڵتان نایە یەکێک لەو مشکلانە ئەو بوو کە ئێمە ئەو بودجەی ناخۆنەوە سێ ژینگە هەبوو لە عێراقا لە باشوور عەشیرەتەکان زاڵ بوون ئەمریکیەکان چیان کرد هاتن بۆ ئەوەی عەلی ئەساس ئەمانە بێنن بیان خەرن ئەو پرۆسەکەەوە هاتن هێنایان کردیان بە ئەندامی ئەنجومەن بەس بۆی ڕازیان کەن بەس لەناو ئەنجومەنە یەک دنیا گەندەڵی و بەزم و ڕەزم کرا سەری نەبێت باشە مەنتیقەی سونیەکانیشت هەیە بە درێژایی مێژوو ئەناڵێنن بەدەست ئەوەی کە کەسێک نییە نوێنەرایەتی سیاسیان بکە بە ئێستاشی لەگەڵا بێت لای ئێمەش ململانی حیزبی بوو تۆ پرۆژێک دروستەکەی لەسەر لە زۆنێکە لە دوو زۆنی جیاوازە باشە لامەرکەزیەت چۆنەکەی ئەمە هەر ئالەنگەریەکان بوو و خەسڵەتی تەواوی ژینگە بوو لە هەموو ئەو وەزعەیە تۆ ئەتوێ پێشەوەی ئەوانە بکەیت ئەبێت تو ئایدنتیتی شوناسێکە تەبێ بۆ خۆت هاوارەکەی ئەڵێ دواما بوون مێژوومان ئەپاڕیتەوە سکاڵات هەیە بەس قودرەتێکت ئەوێ بۆی ئەو شوناسە لەگەڵ ئەو چمکە تازانەیە بڕوات بێت ئێمە کەمترین ئیش لەسەر خۆمانەکەین زۆرترین ئیش موسادرەی ئەفکارەکەین بۆ بەرامبەر ئەمە یەکێکە لە گرفتەکان باش ئێمە شوناسەکە بێت چی بێت ئەبێ بەهایشی مەدەنی هەبێت بۆ جوگرافیایکی دیاریکرا تۆ ئەڵێ من هەرێمم ئێمە هەرێمە چۆن بەهای مەدەنی بۆ دروستەکەی من لەگەڵەوە بەهای سیاسی بەشێکە لە بەهای مەدەنی هەمووی نییە و شتێکی شەیە هەر حەزەکەم بڵێن ئەم پرۆژانە بە هەر شێوەیەکی تر نەبێت بە تەواوی تۆ بەرەو ئیستیبداد دەباتەوە چکە لە کتێبەکەیە هەندێک پێناسە شتم کردووە بەڵام پێناسەکانم وا نەکردووەوەکی خۆمان لە مەکتەب فێری بووین بریتیە لەوەلەوە پێناسەکانم وا کردووە من پرسیارەکانە ڕژێنم لە کتێبەکەیە خۆ دەگەی بە نەتیجەی پێناسە بۆ ئەوی شتێکی تەقلیدی نەبێت شوناسێکی مەدەنی وەک بەشێک لە پرۆسەی گەشەسەردنی سیاسی باش پاراستنی فیدرالیزم و فۆرمی پێکەوە ژیان خۆتان ئاگادارن ئێستا یەکێک لە هەر ئەزمە بەقووەتە سیاسیەکانەوەیە
ئەوەی کە لە بەغا هەمووی ئەمەی کە ڕوئەیە مشکلە ئەزمەی فدرالیزمە دوو ڕێی جیاوازەیە لەسەر هیچ گەڵە نا بەوازی لێبێنین دەسوور بگۆڕیت هیچ کاڵێ باشە کاکە تۆ ئەمە نەتوانی بکەیت چێ گارانتی دەهاتەوەی دووهەمیشە توانی بکەیت یای تۆ لێرا مشکلی توانەسازیت هەیە جەم لە شوی کە دواییە باسەکەین ئێمە لە دەستورە تعدیلی بکەین هەمووانی بکەینەوە یا بە تەواوەتی بین ئیشی لەسەر بکەین ئیزافەی بکەین ئەوەی ئیشی دەستوریەکان و ئەندام پەرلەمانەکان لە پاش قەیرانەکان و جەنگەکان کارکردن لەسەر شوناسی هەرێم کاری لە پێشینەیە بۆ پێویستیشی بەوەیە ئێمە ئەگەمان لە خۆمان نییە 100 ساڵ لە حەرب چۆن میتۆدێکی میان ڕەو دروست دەکات تۆ ئەگەر هەر یەکمان بێنینە قسە هاوارەکەین هەر یەکێکمان بێنە قسە تۆ یەکسەر بە شێوەیەکی عاتفی ئیمۆشنەڵ جوابیتەوە حاڵەتەکە ئەوەی دروست کردەوە بمبورن زانم بمبورە باشە بوو پێوتم زۆر سوپاس خۆی ببورن دوو کتێبەکە زۆرە بەڵام هەردووچی پێکەوە دیدەکە تەکاملەکە باس بەمان کردووە کۆڵەکەەکانی چین پێشەوەی دەست پێ بکات ماتۆل وایە یەکە ئیداریەکانە پێداسی ئەوێت شتی ئەوێت کتێبەکە زیاتر ئەوە نییە وەکو کتێبێکی ئیداری بێت ئێمە بۆ نمونە چوارتا ئەوەنە دانیشتوانێتی و ئەوەنەیەتی و ئەوێتە خوارە ئەو نییە یاخود ئەمە مادەی ئەوەنەی بڕگەی ئەوەنەی یاساکانەنا ئەمە زیاتر یارمەتیدانێکە ئەگەر عینی ئەوم بێت بتوانین چۆن بیرکەینەوە سیاسی لە پرۆسەسەکە فۆرمەکانی ئەو حەز بکەوە پرسیارە بکەم بەڵام دیارە مجان نیە ئێمە بە شێوەیەکی گشتی سێ فۆرمی جیاواز هەیە بۆ ملا مەرکەزیت یەکەمیان تەفویزە دیلیگەیشنە دومیان دیڤۆلوشنە هەر بە تەفویزێکی پێشترە بە قناقی پێشەوەترە ئۆتۆنۆمی هەرێمەکان هەیە ریجنال ئۆتۆنۆمی دوایش فێدرالەت خۆی هەیە هەر با لەلاتان بمێنێتەوە پرسیارە ئێمە لە کامەی ئەم فۆرمانەیە ئێمە لە بەڕێی من با پێشتان بکە و ئەمانە لە هەراین ئێمە لە ئاژاوەیین ئاژاوەیەکی سیاسی زۆرە یعنی ئەوەنەی ببورن بەس ئەو زەنگە لێم ئەوەنەی بەرەو ئیستیبداد ئەڕۆین ئەوەنەی بەرەو ڕێخستنەوە ناڕۆین و ئەگەر بە تەواوەتی لە قوڵایی ئەو وشەیەتێ نەگەین بەڕاستی ناتوانین ئیش بکەین هەموارکردنەوەی دەستور غەرب چۆن بیرەکاتەوە یەک شتی زۆر بەسیط تەکنۆکراتەکان ئەوانەی کە لە دەوڵەتان ئەگەر تۆ ئیشەکە نەکەیت نایەت تۆ فێرت کە پرۆژەی نیشتیمانیە کە تۆ فێرە بیت ئەڵێ بڕۆ با من توانەسازی بکەم و کەسەکە بنێرم بۆ ماستەر تەواوکە ئەوە تەواوکە تۆ نەیکەی لات ئەبایەکیشی کە ئەهێنێت لە ئەفغانستان ئەوە ڕوویە من بەشێک بووم بە تەواوەوە ێڵم بەشێک بووم لە وەفدی دایالۆگی استراتیجی ئەمریکا چوین بۆ ئەوێ یەکێک لە قسەکان ئەوانەی کە مام کرد نەچوو تەرکیز کە مەسەر هەواڵەکان بەس ئەوەیە تۆ دەوێت لەوێ شتێک بڵێیت وتیان هەمووی لەسەر ئەوە بەنگ بووە کوردستانێکی گەشتە سەنجوو لە عێراق بچی بەقوتە وتم عێراق بەقوت بۆ تۆ ئێمە لە گەشتە سەنجوو نابین وتیان با وتم گەرانتی چییە ئەوەیە کە ئێستا ڕوایە ئەوەی کە ئێستا ڕوایە بۆ شکڵێ ئێ باشە تۆ دەرمانم بۆ بێنی لە بەغاوە نامباتێ نییە شتیوان نییە کەواتە تۆ ئیدراکێک نییە بۆ کەلتورە لۆکەڵەکەت حتى ئەوەی خۆت بکەیت و تەواو بۆ گوێژ ناگریت بمبورن لەسەر مەسەلەی دەستور باسمان کرد من لەگەڵ ئەوانی لەگەڵ تعدیلانیم لەگەڵ تەطویریان پێڵەن دیڤۆلوشن ئەگەر بتوانین خۆتێکمان هەبێت تەطویری پێبین باشترە شتێکی زۆر سەیر 62 نوێنەرت هەیە لە بەغا بە بیاسای 58 ئەتوانی هەمووی ڕاگریت بەڵام لەبەر ئەوەی تۆ پێکەوە ئیش ناکەی نە ئەتوانی یاساکە 58ەکە تەطبیق بکەی نە ئەتوانی ئەو 62 بە تەواوەتی تەمسیلی تۆ بکات منێکێک لە شتانە ئەڵێم تۆ برادەرت هەیە کاکە واز لە پارتیوێکێتی بێنە واز لەوە بێنە قودرەتی خۆت تۆ دکتۆرێکیت ناحید دارایی هەموو شتێکت تەسبیت بۆ ئەمانە بۆ نایی لۆبیەک بکەیت بۆ ئەوەی کە تۆ یاساکانی سەحە چاکەیت چەند بەسیتە خۆت خوێنوتە ئیشی خۆتە بۆ نایکەی پرۆژەی خۆت کەسیش ناتوانێت پێ بڵێت تۆ گەندەڵی و تۆ وای تۆمانە بۆش دەڵێ بە ئەندامی پاقەیت بۆ نمونە وزەیت بۆ ناچی تۆزێک لەسەر ئەوەی بزانین لە وڵاتە عەرەبیەکانە چییە گوزەرێ
ئەو لەوێ قەیناکە ناومێدی هەیە قەیناکە ئەوە هەیە ئەوە هەیە ئەوە هەیە بەڵام ئەوە ناگەێنێت تو ئیشی خۆت نەکەیت توانەسازی لە ئەساسیەکانێتی هی دەستگاکان هی کەسایەتیەکان ئەوە زۆر ئیشی لەسەرەکرێت باسمان کرد لە من باشتر ئەیزانم بوورە یەکەم جار ئێمە گرفتێکی زۆر گەورەمان نەبوو با ئیداری بێت سیاسی نەبێت با دارایی بێت بە ئەوە نەبێت نییە لە منطقێکی ئاوایە نابێ لێی بترسید تۆ پێویستت بە لا مرکزیەتی سیاسی هەیە لە منطقەیەکە ئەژید مشکلەکەت ئەوەیە شوناسەکەت ئەوەیە گرفتەکەت ئەوەیە ترسیشی ناوێت دارایی گەورەترێکی لە مشکلەکانمان بات چۆن کۆکەینەوە چێ کۆیەکاتەوە باشە تۆ لەو دوو زۆنیە چی دەکەیت یەکی حاڵەتێکی زۆر سید من دایمەن ئەڵێمەوە ڕێکەوتنی 98 لە بینی هەردوو هێزەکەیە کە بوو شتێکی زۆر باش بوو بەڵام ئیعلانی کەتکردنی سلێمانی هەولێر بوو بەوەیە سیاسی قەت خۆی سیاسی غەربیش بە تایبەتی خۆی هیلاک ناکە ئیشی تۆ بکات ئەگەر تۆ ئیشی خۆت نەکەیت ئەو ویستی شەڕەکە ڕاگرێت شەڕەکە ڕاکرا بەس هەموودا هات کرد بووجە هەموودا بەش بوو ئەمە بۆچی بوو تەوازونی هێزی ئیقلیمی ڕاگرت کە ئەویان نەویست لە ناویشەوە تەوازونی هێزە لۆکەڵەکانی ڕاگرت لا مرکزی شتێک نییە مەسەن 56 بە 43 بە 57 بوو کە ڕێکەوتن پارتیوێکێتی لەسەر ئەوەی کە ئەگە بێتان بێت ساڵی هەر 20 بوو ئەنجومەنی پارێزیەکان هاتە سەر تەلەڤیزیۆن سلێمانی چی لا مرکزیەتمانەوێت بەس ئەوە لا مرکزیەتە نەبوو ئەمە نییە کە تۆ ئەتەوێت بیکەی بە تەنمیە تۆ ئەتەوێت تەقسیمێکەیە بەشەکەت ئەوە بکات دواتر خۆیان پەشیمان بنەوە تێ ناناکاتەوە بیکەینەوە بە یەک کیسە بۆ بە یەک کیسە جا پرۆژەیەکی چاودێری بەبێ لا مرکزیە بەبێ مۆنیتەرینگ بەبێ چاودێری نابێت بەبێ هەڵسەنگاندن نابێت ئەوە نییە پارەکە بە بنەوە بێ کیسەکەی خۆم و خۆم ئیشەکەم و تۆ حەقت نەوێت بەسەریەوە ئیشێکە تۆکمەیە من بوونە یەکەم پرۆگرامی بە تەواضع ئێڵم یەکەم پرۆگرام کە ئیشی تیا کرا لێرە مەسەلەی پابلیک پارتیسیپیشن بوو ئەوسا من بەشێک بووم لەوە کاکاوات کەم تا زۆر ئاگادارە ئەو کاتە لێوێ بووین دانا پارێزگا بوو کە چوومە بەردەمی هەردوو پرۆژەکەم مایە قسەیەکی کە ئێستاش لە خەیاڵ مایە وتی وەڵای یەکەم کەڕەتە ئەمریکیەکان بێ بۆلام و بە کوردی پرۆژەیەکم بنێ وتی بۆ ئینگلیزیەکەی ئەو پرۆژەکەی ئەمە چی پێڵێ ئەمە بەشێکە لە پۆلیتیکەل کۆمیونیکیشن پێی باشە ئەوە پێی بگا بە تەواوەتی ئێمە ئەو مشکلێشمان هەیە بووم بۆرە دۆزی خێرا بووم هەڕەشەکان سێ پێڵن تەندنسی سێ مەیل هێبوو لێرە ئێستاش هەستەکەم شاراوەیە یەکیشیان لێ هیچی ئیش ناکات هەمووی هەڵوەشێنەرەوە واز لە هەر هەمووی بێنە هیچی بە عەمەل نایە تۆ ژانی چی ژیان بۆستێنی ناکرێ بۆ شکڵە ئەوە بێتە حمولیە پەرچەکردارە دووهەمیش ئەوەیە لە داخی مبلانەی حیزبەکان داوای ئەوە کاس خۆی سەربەخۆ بێ تۆ بەسڕ لە بەردەمایە تۆ ئەمبارت لە بەردەمایە ناکرێ بۆ شکڵە هی سێهەم هەیە اختیاری سێهەمت هەیە تۆ هەڕەشەکان دیراسە ئەەکەی هەوڵەیت لۆبی بکەیت تا ئاخر لەو پرۆسەیە بمێنیتەوە تا بتوانی گەشەی پێبیت ئەوەی لە ناوەڕاست سولەرینە بوومە لەرزای ئێمە بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان من حتا لەسەر ڕووداوتم وتم نامانەیە ببین بە یەمەنی دووهەم نامانەیە ببین بە سووریا چکە ئەم مەنتیقانە بەو شکڵی ئیستیبدادە زۆر ئاسانە زۆر جار بە شێوەیەکی گشتی فەرق ناکەین جیازی ناکەین لە بینی لا مرکزیەت و حکوومەتی خۆجەیی لا مرکزیەتەکە ئەمڕازە حکوومەتەکە دەستگایە و زۆر جاریش جیاوازی ناکەین لە بینی فدرالیسم و لا مرکزیەتە فدرالیسمەکە بنەما سەرکیەکانی سیاسیە لا مرکزیەت تەرجەمەکردن و ئالیەتەیە کە تۆ فدرالیزمی پێ ئەوە شتێکی عام سلۆڤاکیا نمونەیەکیان هەبوو زۆر لە ئێمەوە کەم تا زۆر نزیکە بەڵام من نمونەیەکی تر لەوێیان نییە باسی یەکەم یەک حیزبی سیاسی هەبوو یەک تەلەڤیزیۆن هەبوو بە درێژایی ئەوێ هیچ کەس هیچ قسەیەکی ناکرد وەکو تەلەڤیزیۆنەکەی کاتی خۆی عێراق ئەمانە سێریان کرد باشە لەپڕ کرایەوە کرانەوەیەک بە دوای غەرب هات غەرب پارێکی زۆر ژان بەڵام ئیسفادێکی باشیان لێکرەوە چیان کرد نەهاتن کۆپی پێشتی غەرب بکەن
کابرایەک ڕاوێژکارە لە سیناتۆرە لە شوێنێکەوە پێڵێ وابکە وابکە هاچیان کرد کاتی خۆی لە مێژووی خۆیانە بوونیەیەکەیە چوونەوە مێژووی خۆیان من هەست دەکەم ئەگەر ئێمە بچینەوە دیراسی فترەی عوسمانی بکەین کە زۆر زۆرتر بوون لە وجودی بریتانیەکان لە وجودی مەلەکێت لە وجودی عەسکەر ئیسفادەیەکی زۆری لێ یەکەین گەڕانەوە نەبێت بۆ ئەوەی کە تۆ بچیتەوە ناو فۆرمێکی ئیسلامی نە بەو شێوەیە نەبات بەڵام حکومڕانیەکە بووە کاکەم تا زۆر سەربەخۆییشی تیا بووە باشە چۆن ئەبدەیتی بکەین ئیشی زۆر ئەوێت و ئیشی ئەکادمی ئەوێت ئیشی فکری ئەوێت ئەمانە چوونەوەیە بۆ ناو مێژوو هەڵکۆڵینە ئەوە ئەگەمانەوێت بە چۆن بیکەین پرۆژەی لا مرکزیت بۆی نەبێ بە شتێکی تیۆری شتێکی عملی وەکو پراکتیشنەر لێرا شتێکمان هەیە مەسەن ئەگەر بتەوێت ئیشەکە بکەیت بتەوێت دامەرکزیت تەطبیقی بەو شکڵە هەموو ئەوی کە باسماکردن کاکە ناکرێ من نامێ بگەینەوە نەتیجەکە هیچ ناکرێ بۆیە لە ئەوڵە زۆر ئەومون بۆ شتێک قسە چۆن بە گەڕ بخرێت وەک باسمان کرد لە مرکز جیاوازە شتێکی پرۆژەیەکی من ئێستا ئیشی لەسەر دەکەم و عەرزیشم کردووە ئێمە لە بینی لە دوو زۆنین ممکن چییە؟ چی بکەین یانی ئەگەر ممکن چۆن بتوانین یەک لەم دوو زۆنیە نەجاتت بێت دوو توانای توانای سیاسی ئیداری زیاد بکەیت وانە سێ فشارێکی سیاسیش بێت لە دەرەوەی پارتی سیاسیەکە پارتی سیاسی دەیکات شتێکی زۆر بەسیط هیوادارم بڕوات ئیتر نازانم ئێمە ئەوە یەکسەر کاکسەرزانێت ئەناڵێنێ بەدەستیەوە ێزانم لەگەڵمایە تۆ بەڕێبەراتە گشتەکانت هەیە محافەزەکانت هەیە وەزارەتەکانت هەیە پەیوەندی وەزارەتەکان و بەڕێبەراتە گشتەکان لە چه ئاستێکان زفر ڕێگاوبانێک کە لەوێ ئەکرێ و لێوێ ناکرێ خەڵکە پرسی ئایلەوە بۆ ناکرێ بۆ ناکرێ یەکێک لەو شتانەی کە تۆ ئەتوانی بیکەی کاریگەری ئەو پەیوەندیە بدۆزیتەوە بەس خەڵکێکت ئەوێ کە لە ناو هەردوو حکوومەتا بێت لەدام بێت ئەم ئیشە بکات و لۆبی بکات و با نزیکیش بن لە مەزەری قەراری سیاسی و لە هەردوولا بڵێ کاکە ئەمە ئاوا ئەکرێت ئێمە لە گەمارۆدانین ئێستا من هەست دەکەم ئەگەر سەرەتای دروستکردنی ئەوەی ئەو مەساحەیەکەم بکەینەوە لە بینی هەردوولایە کاریگەری پەیوەندی وەزارەتەکان و بەڕێوەبەرەتەکان بدۆزینەوە لەسەر سێ ئاست دارایی سیاسی ئیداری چەندت هەیە چەند کەسی هەیە پێکەرەکە چییە ئەمانە سیاسی کاکە پاری هەولێر نایە بۆ ئێرە بەس بە خەڵک بڵێ بۆی خەڵک باشتر بزانێت ئەگەر وایە بۆ شکڵێ ئەوەش تۆ پێویستت بۆیە ڕسێرژێ بکەیت بەحسێ بکەیت ڕاپرسێ بکەیت قسەی یەک کەس و دوو کەس دەبێت من تەواو سپاس نەوەڵا یەکسەر پرسیارەکان هەڵبین بۆ دوایی باش زۆر سپاس ببرن ئەمە تۆسی وشک بوو بەسەوەی دۆم وا نابێ جواب لێ کرد تۆسی فێڵم کرد وتم با ئەمیان پێشەوە بکەیە یاریکیشم بە ڕەنگەکان کرد وتم با تۆزێک بێتاقەت لەمن باش ببورن دیسانە فۆنتەکە بچووکە ئەمە بەشێکە بوو بە بەشێک لە سەرەتا وانەبوو بەس بوو بە بەشێک ئەمانە لە ریفۆرم ئەمە بێ بە بەشی یەکەم بەشی دووهەم بەشی یەکەم دەربارەی دامەزراوە و ریفۆرم بەشی دووەم بێ دەربارەی دامەزراوە و گەندەڵی وتێ کاکە تۆ لە حکوومەتای باسی گەندەڵی مەکە بەخوا دەرمانەکەن بەشێک برادرێک وای بوو لێرەیە بەشی سێهەم دەربارەی دامەزراوە و میدیا ئێستا لەسەر نووسم مانە باقی بێت ئەمە باقی بێت دامەزراوە قەیران هەردووشی دایی دوای چێ بێ باب بێ عەلەقەڵ ئەڵێ قسەی خۆمان کرد لەوەنەی کە ژیان باش ئەمە جیاوازترە ئەو کتێبە خۆی وەکو بڵێ یەک پرۆژەیە ئەمە 5 بەشە هاتم ئیشم لەسەرەوە کردووە گەر بتەوێت تۆ ریفۆرم لە حیزبی لە پارتی سیاسیە بکەیت چۆنێکەی ئەبێت چی بکەیت
لەکوایە دیسانەوە تەرکیز شوێکی وا و شک نییە وا بزانی کادرێکی سیاسی ناو حیزبیەت قسە بۆ کاوشتانە نووسێتەوە بەعکسەوە لە دەرەوە یەت شتێنێتە ناوەوە پێش بەشە لێرە بەس بۆ مەبەستی پێشکەشکردەکە و پرزنتێشنەکەی بەشەکانێتی لەگەڵ پوختەی بەشەکانە بگورن وەکو ئیتر ناکەم لەبارە تۆزە خێراڕۆین بەڵام بە هیوام لەگەڵ بیخوێننەوە هەر بۆیە ئەوەش یارمەتی دەرە تەوا کتێبەکە باشترە وەک دەویە هەوڵێک بۆ دۆزینەوەی میکانیزمی نوێ لە حکومڕانی هەوڵێک بۆ تێپەڕاندنی تێگەیشتنە سیاسی باوەکان گەڕان بە دوای بەهایەت چی ئەەکەیرە ئێمە یەک لە مشکلەکانمان نەبوو کە لە بەغا بوون لەگەڵ کوڕێکی فەڵەستینیا بوو بە قسە و باسمان وتم کاکە تۆ چی بۆ یە کابرا دزە تۆ پێی بڵێ من ڕێفۆرم دەکەم ئەڵێ مێرە ئەمجارە ئەو عێراقیە وتی نا منواڵێ مکافحات الفەساد و لەو قسانەمانە وتم ناوا قسە لەگەڵەوە ناکرێ بۆ شکڵە ڕێفۆرم وشەیەکی ترسناکە هەستیارە بەڵام خۆی بەشێکە لە علمی سیاسە ئێستا باشترە هەستەکەم یا ئەو تا نایە خۆی شویم کات یا ئەو تا بەسەرێت تەبەن ناکرێت بەڵام چۆن تەبەن ناکرێت جیاوازە هەیە بەکارێنێ بۆ ئیدانەکردن من لێرە ئاڵم چی ئیدانەکردن لە خۆیان کافی نییە دوای ئیدانەکردن ئەگەر مانفستێک نەبێ بۆ ئەوەی چی ئەەکەیت بە تەنیا ئیشی پێ ناکرێت کتێبەکە لەسەر ئەوەیە گە تۆ لە ناو ئۆپۆزیسیۆن نابی چۆن بیرەکەیتەوە ئەی لە ناو حکوومەت هابی چۆن بیرەکەیتەوە باشە ئەگەر لە حکوومەتەوە لە ناو پارتی سیاسیەوە بیتە ناو حکوومەتەوە چۆن ئەو پردە دروست دەکەیت نامۆ نەبیت چۆن لە حکوومەتە شەرم ناکەیت وی نەترسی و شەرم بێ بڵێ وەڵام من بەشێکمنەوە حساسە گرنگە جالێرا بۆی وەڵام ریفۆرم وشەیەکی هەستیارە بەشێکە لە زانستی سیاسی وەچیدی هەر تۆمەتی کۆمەڵایەتی و سیاسی نییە لە هەر نووسینێکا لەوانە فکرێکی تایە بۆ پرۆژە من جاری وای ئاڵان تۆ بۆ نەگەشت بینی لە بەڵام من گەشتبین نیم بەس ئەوە ئێستا ناکرێت ڕێنگ سپەی نێ بکرێت بەڵام ئەوەیە شکلەکە لەو شتانی کە ئیشەکە بۆ شکراتوانین بیکەین ناوەڕۆک بەشی یەکەم دامەزراوەبوونی پارتی سیاسی یەکەم شت ئەوەیە ڕەخنەی سیاسی لە ئۆپۆزیسیۆنەوە بۆ ناو حکوومەت لە هەر ئیشێکی ئەوروپایە کە ئەچی خوێنیتەوە ئەڵێ تۆ قابلیێتت هەیە کەڵتوری شخصی خۆت بگۆڕی کەڵچەر چێنج تۆ بۆ نمونە ئەمڕۆ لە مەتار ئیشەکەی سبەینە ئەچیتە مەکتەبێکی یاساییەوە تۆ لەوێ بە ئۆپرێشن فێر بوویت لێرە تۆ بەحسی یاسایی دەوێت چۆن خۆ دەگۆڕی ئەو بۆ شخصێک مهمە کە ئەبێ وابێ چ جای حیزبێکی سیاسی ڕەخنەی سیاسی لە ئۆپۆزیسیۆنەوە بۆ ناو حکوومەت زۆر جارەڵەن کە چیتە حکوومەتەوە نابێت بێدەن بی قسە نەکەی ناو بە هەموو شتێک جۆڕایەڵ بی دووە ناوە نییە ئەشتانی قسە بکەی بەڵام چۆن ئێڵەی بۆ نمونێکی زۆر بەسیت ڕۆژێک لەگەڵ جەماعەتی میدیا دانیشت بوومانە وتم پردێک شکاوە ڕووخاوە میدیایشی میدیانێ قەت بڵێ دەستە خۆش بێ ناژێ وا بێت بەس تۆ پردەکە ئەبینیت ئەچی راپۆرتی لەسەرەکەی ئەڵێ ئەو پردە شکاوە چاکی کەنەوە زەمنەکەت لێە وشیاریت کرد ئەمانە دوای بیرۆکراسێتێکی زۆر و پارە سەرف کرا ئەمانە پردەکە دروست کرایەوە مەچۆ بڵێ دەستان خۆش بێ وتیان ئەی وتم ئەچی راپۆرت دەرێک میدیازانێک میدیاوانێک ئەنێریت کە ئەزانێت چیمەنتۆ چەند ئەوێ بۆ ئەوە سەرف کرێ بچۆ لێوێ بڵێ ئەو پردە چیمەنتۆی کەمی تا سەرف کراوە لێرە تۆ بەشداری لە پرۆسەی بیناکردنەوەی پردەکە و احترامیش دەبێ بەسەرەوەی تۆ ڕقت لە کەسەکەی ئەو لایە پردەکە دروست کراوە تۆ ڕاست زەڵێکی دابێنی نابێت لەبەرەوە تۆ دواتر پەیامەکەت بۆ ئەو نییە پەیامەکەت بۆ دەنگەرە دەگەر ئەبێ ببینێت تۆ شارەزایت ئەگە بزانە شارەزانی نا بۆچی دەنگبێەوە ئەمە گرنگە کە قەیرانی سیاسی دەبێتە خەسڵەت ڕەخنەی سیاسی بەهای دامەزراوە لە هاتەهاتی گۆدۆی سیاسیدا پەرتەوازەی کورد کۆتایی دووهەمین دەساڵەی پوختەکەی چییە وەکو شتێک بە تەکنیکی تازە بەکارمێنە ڕیفۆرم لە نێو پارتی سیاسەوە ئێمە پارتی سیاسی پێش حکوومەت کە ئەگە ڕەخنەی لێ بگیرێت چکە ئەوە ئەوەیە کە ڕۆڵەکانی فرایەتە ناو حکوومەتەوە
لەناو حکوومەتە تۆ دەرەکەوی چیت کردو چیت نەکردو ئەداخەوە ئەو مەیانەکەیە بەڵام پێشتر تۆ تا چەند لە پرۆگرامە سیاسیەکە ئازانی ئەتەوێت چی بێنیت تا چەند ئەتوانی خۆت بسەرمێنی سەربار بە هەموو ئالەنگاریەکانی کە ئێوە لەم باش نێزان سیمای سەرەکی ئێمە چۆنەکە باسی ریفۆرمەکەین ئێمە دوو جۆر ریفۆرمانەوێت لە بەعزێ وڵاتانە یەک ریفۆرم هەیە ئێمە یەک کۆی سیستمی سیاسی ئەوێ بگۆڕێت چاکرێت ببورە نەک بگۆڕێت چاکرێت دوو ریفۆرمی پارتی سیاسیشت هەیە وردیکەینەوە ئێستا خەریکی ئەوەن کە سیستی یاساکانی هەڵبژاردن چاک بکەن بەس چاکێکەکەم بۆ شکڵ چاکەکرێت ئەوە زیاتر ئەوە تەنمێ نییە ئەوە ئەی گونجێنی تو بەبەرژی خۆتی ئەەکەیت ێ باشە لە هەمان کاتشە پارتی سیاسیش ئێوە چاکرێت پێویستی بەوەیە ئەرکی پارتی سیاسی بەستنەوەی هاوڵاتیە بە حکوومەتەوە ڕخنەی سیاسی نێ ئۆپۆزیسیۆن بۆ ناو حکوومەت هاوسەنگ بێت لەناو ئۆپۆزیسیۆنە تۆ هەر قسەیەکەکەی بانکی یعنی حەقا تۆ بەکو حەق قسەکەی بەس توانات نەبێت ئەو حەقە بکەی بە پرۆگرامی سیاسی گلەی مەکە ئەوە گرنگە ئەویان قورسترە تۆ پرۆژەت هەبێت بتوانی ئەو هاوارە کۆکەیتەوە بڵێ وایە ئەجنا هەر خۆی لە حەدی ئیدانەیە ئەمێنیتەوە ناتوانانی لەو بازنەیەدا لە سیاسەتە ئیش مهمە ئاکشن مهمە ئەو بۆڵەیە بۆ شکڵی کە هەیە و باوەمانە خزمەتمان ناکە زۆر بە شێوەیەکی تایبەت باسی ئەو پۆلیتیکەل کۆمونیکیشنم کردووە نیمانە ئەوانەی کە ئەبن بە نوێنەری لیسان حال و سپۆکسمان ئەمانە وەرە قسەیریکە یعنی قابلی یەک دنیا تەفسیراتی کەلتورین ئێتە تۆ کابرای ئەمریکی کە ئەوەسێ نازانی بخوێنیتەوە وازانێ وەکو بەرد قسە لەگەڵەکە نەدەموچاوی ئەبینی شتێکەڵەوە ئەم یەکسەر قسێکت بۆ فڕێات بۆی تعلیقێکی لێت ئەوانە هەمووی پێویستی بە دراسەکردن هەیە بەشی دووهەم ئەی لە حکومڕانیە چی بکەین لە نێوان دامەزراوەی دەوڵەت و ڕەفتاری سیاسیە تا چەند لە ناو حکومڕانیە مەسەلەن پێوانێت بنەماکانی ڕەفتاری ئیداری هەیە کۆد ئۆف کۆنداکت و تا چەندیش تۆ توانی التزامکی پێوەی کاکە ئەوەی بە درێژایی لەم وڵاتە هەبووە بڕۆژێ هەرکردم بە ئینگلیزی زۆری هەمووی مرەکەبی سەر کاغەزە ئین کۆنتەیڤە وتە بەستت چییە وتم هەر ئەوایە نووسێتەوە تەواو دایانێت دەستور دایانێت هیچی نایەتە ژیانەوە ناتوانانی شۆڕیکەیتەوە ئێوانە بە ئیش لەسەر بکرێت لە غەڵبەغەڵبی دامەزراوەتە توانایەکی سیاسی پیشەیی دەوێت لە نێوان تەکنۆقرات و سیاسەتدا کەڵێنێکی دیار هەیە ئەوانەی تریش ئایا پرۆگرامی ڕێکخراوەبرۆیەکان دامەزراوی گشتیدا دەمەزێنێت نەخێر ئەمە مشکلەکەیە بەشی دووەم ببورە بەشی دووەممان باس کردوانە بوو بەڵێ پوختەکەی چییە زیاتر دامەزراوەبوون لە نێوان چاوەڕوانی سیاسی توانای سیاسیە جەروێت تۆ خۆ زۆر خوب مهمە بینی بەسکە هێتە سەرەوەی یاڵی وەرەقەیەکە بۆ بنووسە ناتوانێت ئێوە چاوەڕوانیە ئەوەش تواناکەیە من پێم وایە بەپێ بێ تواناکە بیر بکەینەوە ئەگەر بێ ئەسەسمنتێک دەقیمێکی تەواوت هەبێت کابرات تایب ناکات ئەبێ پێی بڵێ جارێ با فێری تایب بین ببورنە بە زۆر بەسیتە بەس ئەمە دەردە ئەبێ فێری تایب بێت اینجا دوای بێت دیدێکی سیاسی و باتێ ئەمە لە حاڵەتی نوخبەیان نییە ئەمە لە حاڵەتی دامەزراوەکانایە بەگشتی بەردەوامی جەنگ و قەیران و ئەوە نایاڵە بیرکەینەوە ئێستاش لە شەڕین ئەگەر شەڕ نەبێت تارمایی شەڕە ئەگەر تارماییەکەی نەبێت ئەوە یەک گرفتمانەیە خوا بە یەکشت پاراستوونی کە ئێمە جیۆپۆلیتیکمان هەیە یعنی دەم ڕۆژانەیە بوو چەند برادرێکمان بینێمانە کاکە بەس ئەم جیۆپۆلیتیکە هەتا ناوپارێزێ ئەگەر نەتوانێ ئیشی لەسەر بکەیت دوو شتێکی گرنگ تریش هەیە کە توی تۆ دامەزراوەیەک دروستەکەی یا دروستی ئەەکەیتەوە یعنی تۆ پێویستە بۆیە بەرهەمێکی خۆماڵی معریفێکی خۆماڵی دروست بکەیتەوە بەشی سێم پەرلەمان یعنی یەک شیش بەسیتیان کردایە پەرلەمانتەرەکان شتێکی زۆر بەسیت من نازانم لێوان ئەوان حەقێکیان هەبێت تۆ تشرینیەکانت هەن داواکاریەکان بەرامبەر بەوە هەر هەموو تەصنیف و پۆلینەکانی UNDP هەیە عملیەکی بەسیت دروستەکەن
ئەمە تێکەڵ بەوە کەم پرۆژێ دروستە بێت هەر بۆ خۆت بۆ کەسی خۆت یعنی ئەوە نییە شتێکی وا ئاکەم کەسی ناتوانێت پێ بڵێت تۆ هەڵەیت کاکە ئەمە داواکاریەکانی تشینیەکانە ئەماش تۆ بۆ ئەوی بتوانانی کاریگەریەکە هەبێت لە نێو دەوڵەتیە ئەوە تا پێ دەڵێت ئیش لەسەر پرسێتی بکە ئیش لەسەر نەخوێنەواری بکە ئیش لەسەر ئەوە بکات ئێوانە نابێتە پرۆژە و لۆبیشی لەسەر ناکرێت نەوەڵە ئەمە وایوت ئەوە وایوت ئەو تەلەفۆنەکەی کرد و بەڵام پرۆژەیەک نییە بێتە پێشەوە بۆی باسی ئەومان کردین تۆ پێویست بۆ بوو ئیمان چاوەڕانی ئەومانە کرد دوای ئەوەی تشینیەکانەمان ریفۆرمێک لە پەرلەمانی عێراقا بێت کە کاریگەری بێ لەسەرەوەی ئێمە پێشەوەی داخرێ پەرلەمان و ئۆپۆزیسیۆن یعنی عێلاقەی چییە ئێستا تۆ وەزیرێک بانگەکە نەتوازنە و پێڵم تۆ خائینی تۆ وای تۆی کاکە پێویست بۆ ناکە ئیستیجوابێکی ئاساییە و فۆرمێک دروست دەکەیت و کەیسەکانە نووسیت و ئەمە کراوە سەحی لێ زۆر بەسیتی ئەڕات ئەتوانێت بیکەیت لەبەرەوە عێلاقەیە ئەکرایە ڕاستکرێتەوە لە بینی پەرلەمان و ئۆپۆزیسیۆنە و دوای ئەوە جا کاریگەری هەبێت دوای ئەوەش ئەو عێلاقەی دروستکرێتەوە لە بێنە بژێر و هەڵمەتی میدیا وەختەی قسە ناڕازیەکانی تشرینی 19 و تەوژمە سیاسیە نوێەکانی عێراق پەرلەمان ئەبوایە سێ چوارکارێکی ئەساسی هەیە خۆتان بەلەلاتان بێ بزانەوە کرێ زانیاریە بەخشن ڕۆشنبیریکردن ئەەکەن ڕاوێژ دەکەن بەشداری دەکەن پەرلەمان و تەشریع و پشەوی سیاسی پەرلەمان و متمانەی سیاسی پەرلەمان و بوارە سەرنجەکانی نێتەوە یەکگرتوەکان یعنی مەسەڵەن تۆ لە ساسا هەمووی نا بەس 20 شتێک بەرهەم بهێنیت خراپ نابوو تەواو باش ئەمە بەس پێنج باش بەشی چوارەم کاعی بەواش بڵێت بەس بە هەر بیڵێن چکە حەق خۆمانە من لە دیالۆگەکە هاتمەوە بەس من نووسیمەوە یعنی خۆت قسە نەکەی کەس قسە بۆ ناکە بگۆرن ئەمانەکە هاتینەوە من هەر لێوە بووم یەکسەر نووسیمەوە داوا بکەین باوا بکەینەوەکە برادێکیان ئامانج چوو لایەوە وتبووی لای بیدەکەی ڕووداوە وتوی ئەرێ ئێمە باش بین کە قسەبان پێ و تێرەوەڵا باش بوو من پێم وتم کاکە بێستون کە هاتوتم وتم باسی ئەوە مەکە ئێمە سەر بەچی حیزبێکی گرنگی خەڵکە ئەو بینێت تۆ مستەوای ئەوەت هەیە بشیتە دەرەوە دوێنەرایەتی میلەتەکە بکەیت وتم پرسیارەکانە با لەسەر ئەوە بێت ئەمە یەک دوو بزانن پرسیار لە چیەکە گەشتی ئەمنی بێ لەی بکە ئەوە بێ ئەوەی بکەمانە بە دوای برادێک چوو بۆ بەلای وتی باش بووین وتی ڕەڵا زۆر باش بووین وتی ئەی لاو بچۆم بوو دوای 5 ساڵی تر ئەگەر بەحسێ بکرێت دەچنە سەر قسەکانی لاو تۆ ئێوە لە ئاستی هەواڵا بوون ئەو لە ئاستی پەیامێکا بوو ئێمە لێو باسیەوە ماکە وتمان بە هاوسەنگیەک حتا لە ڕۆژانە وتمە یەکێک لە شتەکان هاوسەنگیەک هەبێت ئێمە مەبەنەوە بەغا بەو شکڵە بەو شکڵە ئێمە مەبەنەوە بەغا ئێمە باشتر شارەزای مێژووی خۆمانین باشتر ئەزانین چییە ئێستا ئەوەیەکە ڕۆیە بنەما ئاڕێکەوتنی مۆدادێژی سێ قۆڵی یەکسان بنەماکانی مانەوەی هێزەکانی پێشمەرگاوەیەکی ئێساگەر حتا من باسی کشانەوە ماکرد لە ڕۆژان شار باسی کشانەوە ماکرد کە خەڵک ئەترسێ نیگەرانی هەیە ئەمەیە من باسی ئەوە ماکرد وتم تا مشکلی مەمەڕەئاویەکان هەبێت تا مەسەلەی بوزە مشکلێ بێت یەکێک لە کشەکانی ئەمریکا تەواو ئەکشێتەوە لەبەرەوەی غاز هاتووە پێویستی بەنەوت نییە نا شتەکان زۆر قوڵترە لەوە ببورن باسی قەیران و ببورن حەزیەتممان زۆر سوپاس فەرمووە ئەرزانی کۆمپیوتەرەکەت پێویستە شتوانی نزیکەیتەوە بەڵام هاوڕانی بەڕێز هیوادارین باسەکان سەرنج و تێبینی لایەوەش وروژان دەبێت و بەشداری دەوڵەمەندکردنی گفتوگۆکە بکەنەوە کە کاکلاگوتی پەیپەرێکە بۆ بیرلێکردنەوەی زیاتر بۆ وروژاندنی پرسیاری زیاتر ئێمە زۆرمان پێخۆش بوو کە میوانداری ئەو گفتوگۆیەمان کرد لەبەرەوەی ئێمە لە ئازادبوون گرنگی بە بواری فکری زۆرین و بەشێکی زۆری ئیمکانیاتی مادی و بڕۆی ئازادبوون تەرخانە بۆ چاپکردنی کتێب و زنجیرەی چاپکراوەکانی ئازادبوونیش گەیشتۆتە 23 کتێب و لێرە لە بەردەستایە
زۆر زۆر سپاس کاکراوە گواندو نەبی دووبارە بە خێربێن من یەکسەر دەست بە